دوستانی خۆشەویستی هیوادارم هەمووتان لەخێر و خۆشی و سڵامەتیا بن. تکایە کتێب بخوێننەوە لەبەرەوەی کە کتێب باشترین برادەری تۆیە. واز لە برادەر و برادەری کە بێنن هەمووی مەسلەحەتە. تکایە کتێب بخوێننەوە. ئەگەر دەوێت ئینسانێکی زیرەک لێ دەچێت کتێب بخوێنەوە. کتێب ئەوە تا ئیمپراتور بەقەت تەوای کوردم کتێب خوێندوێتەوە. داواکاریم لە ملەتی کورتەیە کتێب بخوێننەوە، چون هەرچەندە تۆ کتێب بخوێنیەوە ئەو نەزاناتری و پرۆگرامیشە زۆر ئاسانە. هەر شەو پێشەوەی کە بخەوی چارەگێک کتێب بخوێنەوە یا 15 دقە لە ساڵا بێتە 15 کتێب. کات زۆر زۆرە، کات زۆر زۆرە. زۆر کەسێ وڵا کاتم نییەوەوانە لە جاتیەوەی بە شۆن برادەر بکەون و شەو دانیشن دۆمینە بکەن و شتانە کتێب بخوێنەوە. ئەگەر تۆ ئینسانێکی زیرەک لێ دەرچێ ئەبێ کتێب بخوێنیەوە.